گەورەترین کارگەی کەرپوچە و بە خاک و خۆڵی ئەم کوردستانە ڕکابەری بەرهەمە بیانیەکان دەکات. کارگەکە بە ئامێری سەردەمیانەوە بە سیستەمێکی پێشکەوتوو دامەزراوە. دروستکردنی کەرپوچەکەش بە چەندین قۆناغدا تێدەپەڕێت. بەهۆی باشی بەرهەمەکە خواست بۆ بەکارهێنانی لە کوردستان و شارەکانی عێراق لە زیادبوونە. ئەو خشتە سوورەکە مەسەرەن پێکاتەکەی لەوەی لە خۆڵ و خاچی ئەم کوردستانە مەسەرەن بەکاردێنین و ماوادەکانی هەمووی مەحەلی بەکاردێنین. تەڵەبێکی زۆر لەسەرە، بەڵام ئێستاوە خەریکین لەگەڵ یەک دوو کۆمپانیا هەیە مەسەرەن داوا دەکەم بۆ دەرەوەی کوردستان بێ، بۆ دەرەوەی عێراق بێ، کە یەک لەوانە ئەڵمانیا داوای کردووە لەگەڵ هۆڵەندا. ئێرە گەورەترین کارگەی بەرهەمهێنانی کەرپوچە لەسەر ئاستی عێراق و هەرێمی کوردستان و تەنانەت ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش لێرەوە زۆربەی زۆری ئەو بەرهەمە ڕەوانەی باشوور و ناوەڕاستی عێراق دەکرێت و پێداویستی ناوخۆییش پڕ دەکاتەوە بە بڕیاریشە بۆ بەشێک لە وڵاتانی ئەوروپیش ئەو کەرپوچە کوردیە هەناردە بکرێت. ژمارەیەکی زۆری پرۆژەکانی بنیادنان پشتیان بە بەرهەمی کارگە ناوخۆییەکە بەستووە و کەمتر پشت بە بەرهەمی بیانی دەبەستن. کارگەکە هەلیکاری بۆ زیاتر لە 150 کرێکاری ناوخۆ ڕخساندووە. ڕۆژانەش 1000 تاوەکو 1200 تۆن کارپوچی جۆرا و جۆر ڕەوانەی بازاڕەکان دەکات. ئەو پرۆژانە ئێستا لە کوردستان دەکرێن خواستێکی گەلێک زۆریان لەسەرا و ڕۆژانە بەلایانی کەم 6 سیارە بۆ 7 سیارە دەڕوات بۆ سەر پرۆژەکانی کوردستان. لە ڕووی کواڵێتیشەوە کواڵێتەکان زۆر بەدڵە. ئەم کارگەیە بە سیستەمێکی جیهانی دروستکراوە و چەندین جۆر و قەبارەی جیاوازی کەرپوچ بەرهەم دێنێت. یەکێک لە تایبەتمەندیەکانی کەرپوچ بەرگری ساردی و گەرمی دەکات و خەرجەکانیش کەم دەکاتەوە. کەمال موسلم وەزیری بازرگانی و پیشەسازی دەڵێت پلانیان بۆ بژانەوەی زیاتری کارگە ناوخۆیەکان هەیە. بەرزبوونەوەی نرخی دۆلار لە بەرامبەریدا کەمبوونەوەی نرخی دینار وا دەکات کە زیاتر پەرە بە بەرهەمی ناوخۆ بدەین بۆ ئەوەی چیتر ئەو بەرهەمانەی کە لە کوردستاندا دەتوانرێت بەرهەم بهێنرێتن لە دەرەوە هاوردەی نەکەین و خەڵک دەبێ ڕوو لە کشت و کاڵ بکە، لە مەڕداری بکە، ڕوو لە بژانەوەی کارگەکانمان بکەین کە لە هەرێمی کوردستاندا بەرهەمیان هەیە و بە تایبەتی ئەو کارگانەی کە موادە سەرەتاییەکانی لە ناوخۆی هەرێمدا هەیە بەکاری بێنن. لە بواری کەرەستە بیناسازیەکان بەرهەمی کارگە ناوخۆیەکان بەشێکی زۆری پێداویستەکانی بازاڕ پڕ دەکەنەوە و لە ڕووی کوالێتیشەوە ڕکابەری بەرهەمە بیانیەکان دەکەن. گوند و لادەکانی ئەم کوردستانە سەرەتا بە خشت بنیادراوە، بۆیە گرنگیدان بە بەرهەمی ناوخۆی یەکێکە لە ئامانجەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بۆی لە مەودووە ئاستی بەرهەمی ناوخۆی بەرز بکرێتەوە و زیاتر پاڵپشتی لە کارگە ناوخۆیەکانش بکرێت. هێمن هەینی کوردستان 24 هەولێر.